بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕوانگە سڵاوم کاتتان باش. خۆشحاڵم کە لە یەکێکی تر لە بەرنمەکانی ڕوانگەوە دێنە لای ئێوەی خۆشەویست. ئازیزان، هەروەک دەزانن ئاڵۆگۆڕهایەکی بەرچاو لە ناوچەکەدا لە ماوەی ڕابردوودا پێک هاتووە و ئەم ئاڵۆگۆڕانە دەخوازێت کە قسەوباسێکی زیاتر سەبارەت بەم مەسایلە بکرێت. بۆ قسەوباس و تاوتوێکردنی مەسایلی مربوط بە ئەم ئاڵۆگۆڕە تازەگەلە کە لە ناوچەکە واتە لە عێراق، ئێران و تورکیا پێش هاتووە، لە بەرنامەی ئەم جارەی ڕوانگەدا میوانداری زۆر بەڕێز کاک عەزیزی ماملێ هەڵسوڕاوی سیاسی و چاودێری سیاسی چەپمان کردووە کە بەشدار بێت لەگەڵمان و وەڵام بە چەند پرسیارێکمان بداتەوە. کاک عەزیز، سەرەتا لەلایەن خۆم و ستافی بەرنامەی ڕوانگەوە زۆر بەخێراتنتانەکەم و لە پێشەکیە ئەگەر بۆ خۆتان قسەوباسێکتان هەیە تکایە فەرمونەوە، ئەگینا من بڕۆمە سەر پرسیارەکانم. بەڵێ، منیش سپاسی ئێوە دەکەم. سڵاو لە خۆتان و لە بینەرانی خۆشەویستان، هیوادارم سەرکەوتوو بن. بەڵێ، ئەوڕۆ بەڕاستی ناوچە و هەروەها لە ئاستی ناونەتەوەیی ڕەوشی سیاسی، ئابووری، سەربازی لە وەزعیەتێکی تایبەتیدایە، لە هەلومەرج و لە دۆخێکی زۆر تایبەتیدایە، کەوا بوو بێگومان ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێکە لە ئەو شوێنانەی کە دەبێت شێکردنەوەی بۆ بکرێ، کە دەبێت شڕۆڤەی بۆ بکرێ، کە دەبێت لێکدانەوەی بۆ بکرێ. بۆچی و بە قەزانجی چێ ئەو وەزعیەتە و چۆن دەتوانێت تەواو بێ ئاڵنگاریەکانی بەرامبەر بە بزوتنەوەی سەرانسەری لە ئێران و بزوتنەوەی کورد چۆن دەبێت. هەمووی ئەوانە شتێکی زۆر باش هەڵبژاردەوە. دەستان خۆش بێ، من لە خزمەتانە. بژیت بەخێر بیت. پێم باشە لە ئێرانەوە دەست پێ بکەین. هەروەک ئێوەش دەزانن لەگەڵ ئەوەی کە هیچ نەرمیەک لەلایەن کۆماری ئیسلامیەوە لە گفتوگۆکانی بەرجامدا نیشان نەدراوە، بەڵام بەردەوام سیاسەتی دەوڵەتی ئەمریکا هیچ کاردانەوەیکی نییە. ئەو کاری ئەو سیاسەتەی ئەمریکا چییە و بەچی دەزانین؟ ئەوەی ڕاست بێ، ئەگەر بەگشتی بمانەوە باس بکەین، وەزعی ژێۆپۆلیتیکی دنیاە زۆر گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئێمە لەو دەورانی شەڕی ساردی یەکەم کە لە پاش شەڕی یەکەمی جیهانی پێکات و هاتە ئاراوە دەست پێکرا، لەوێدا هەندێک گۆڕانکاری تایبەتی هەبوو کە من نامەوە بچمە سەری. بەڵام ئێستا دیسانەکە ئێمان خۆمان، یعنی دنیا بە مرۆڤایەتی خۆی لە وەزعیەتێکی شەڕی ساردی نوێدا دەبینێتەوە کە بەداخەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێکی گرنگی ئەو دیاردەیە کە هاتۆتە پێشێ و هەموو وڵاتەکانیشی گرتوتەوە، بە تایبەت ئێران کە لە بڵێن لە ناوەندی ئەو گرفتانەدایە، ئەو چێشمەچێشانەدایە، ئەو ململانیانەدایە. بێگومان خەڵک هەم بەشدارن هەم چاوەڕێن کە لایەک وەلایەکی بکەوێتەوە بە خەزانجی جەماوەری خەڵک تەواو بێ و هەروەها لە بزوتنەوەی کوردش لە هەموو بەشەکانی کوردستان کەوا بوو ئەو وەزعیەتێک ئێستا هاتوۆتە پێشێ. ئەو بۆ باش پرسدانەوە بۆ پرسیارەکەی ئێوە دەبێت بڵێن کە ئەمپریالیزم ئەوڕۆ وەزعیەتی گۆڕدراوە، تەنیا یەک لایەن نێ. لە ڕابردوودا ئەگەمە هەر لەو شەڕی ساردەرە کە باسم کرد، وڵاتێکە بوو بنەوی وڵاتی گرتوەکانی ئەمریکا کە سیاسەتی ئەمپریالیستی بەڕێوە دەبر لە تەواوی جیهاندا. ئەوڕۆ چەند هێزی و هێز و دەسەڵاتی تایبەتی چەند وڵاتی دیکە هاتوونە سەر گۆڕەپانی سیاسەت، سەر گۆڕەپانی دۆخی سیاسی ئەمنیەتی و زۆر بەرچاون لە بڵێن دیاریکردنی وەزعیەتەکەدا لە گۆڕانی دۆخەکەدا. بۆ نمونە دەتوانین بڵێن وەکو چین، رووسیا و لە ناوچە تورکیا و ئێران، ئەوانە هەموو چوار دانە دەوڵەتن کە بۆ خۆیان هەر یەکەی دەتوان بڵێن کە دەسەڵاتی زۆر گەورە وەکو چین و دەسەڵاتی کەمێک ناوەندتر وەکو رووسیا و دەسەڵاتی کەمێک بوچکتر وەکو تورکیا و ئێران لە ناوچەدا چالاکن و سیاسەتەکەی خۆیان و بەرژەمەندەکانی خۆیان بەرەو پێشەوە دەبن و لەو دۆخەشدا بەداخەوە جەماوەری خەڵک لە
تەواوی ئێران و لە هەموو کوردستانیشدا زەربە و زیانێکی زۆر دەگەێنن بۆیە کە ئێران جۆ بۆ ڕاستەکەی جۆ بۆ بڵێن ئەمر و نەهیەکانی ئەمریکا شل ناکە جۆ بۆ گوشارەکان فشارەکانی ئەمریکا شل ناکە ئەوە چەندین ساڵە کەوتۆتە بەر گەمارۆ بەڵام بە هەر شێوەیەک بۆ خۆی دەرباز کردو بە هەر شێوەیەک بە دەورلێدان لە گەمارۆکان بە کەڵک وەرگتن لە دۆستی پەیوەندەکانی ناوچەدا تەنانەت دەنگۆی ئەوە هەیە کە لە کوردستان لە باشووری کوردستانیش ئەو کاری کردووە و ئەو بڵێن دەوردانەی ئابووری لێداوەتەوە بۆ جوابدانەوە بە کەم و کوڕەکانی بە گوشارەکە ئابوورەکانی کە بۆی هاتووە ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئێستا نەکرد ئەمریکا بەڵکو جوابی هیچ یەک لە وڵاتەکان ناداتەوە ڕاستەکەشی لەو چوارچێوەدا دەبێت شرۆبەی بۆ بکرێت لەو چوارچێوەدا کە ئیدی ئەو دەسەڵات و ئەو توانا و ئەو بڵێن لێهاتوویەی ڕابردوو بۆ دەوڵەتە یەکگرتوەکانی ئەمریکا نەماوەتەوە و ئێمە بە ڕاشکاوی دیتمان کە ترامپ سەرۆکۆماری پێشووی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا زۆر بە ڕاشکاوی باسیەوەی دەکرد کە دەکوت ئێمە دەبێ هێزەکانمان بگەڕێنەوە ئەمریکایە لە چ دۆخێکدا لە دۆخێکدا کە لە هەموو بوارێکەوە تووشی شکست ببوو و بەڕاستی ئەوڕۆ ناتوان بربەکانیش تەنانە لەگەڵ چینیش بکەن کەوابوو پێت وایە ئایا ئەمە زعفی دەوڵەتی ئەمریکایە کە مەسەڵەن بەرامبەر بەم بێتەفاوەتیە جمهوری ئیسلامیان بەم گوێنەدانەی جمهوری ئیسلامی بە هەڕەشەکانی ئەمریکا گینە ناکرێت مەسەڵەن ئەو هەموو هەڕەشە بکات بەڵام لە بەرامبەر شتانە کە ئێوەش باستان کرد لە ناوچەکە بەو شێوە هەڵسوکەوت کات کۆماری ئیسلامی و ئەمریکا کاردانەوەیکی نەبێ یانە پێت وایە بەگشتی سیاسەتی دەوڵەتی ئەمریکا لە کاتی ئێستاە بەر بەرچاوگرتن مەسەلەی ئەفغانستانیش تەنانەت بەسڵاح لە پێشگرتنی پاشەکشەیە بێگومان بە تایبەتی لەو دووڵاتە یەکان ئاماژەتان پێکرد ئەوی دیکەش عێراقا ئێمە بخۆمان دیتمان ئەوەش دیسانەکە دەگەڕێتەوە لە ئەفغانستاننا بەڵام لە عێراق دەگەڕێتەوە سەر دەستێوەردەکانی کۆماری ئیسلامی ئێران ئەوە بوو هێزەکانی بەستراوە بە کۆماری ئیسلامی ئێران جێیان بە هێزەکانی سەکداری و سەربازی ئەمریکا تەنگ کرد و ئەوان هەموو ڕۆژە کەوتنە بەر پەلاماری سوزانم درۆن و بۆمب و تۆپ و ئەوانە و ئەوە لەلایەک لایشی دیکەوە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکای دی وەکو پێشوو توانای ئەوە نەیە کە لە هەر جگایشی بخۆی پێخۆش بوو شەڕ و ئامرازی سیاسی ئامرازی چەکداری و سەربازی بەکاربێنێ ئەو دەورە نەماوە ئەو دەورە بۆ لەبەرەوەی کامە وەزئی ژێوپۆلیتیکی ناوچەکە ئەوە ڕێگە نادا و لە پاشان بۆ خۆشی ئەمریکا بخۆی تووشی هەموو چەشنە گرفت و گیر و گرفتێکی ئابووری بۆتەوە ئەوە ناتوانێت سەرڕای ئەوەی کە ئیسرائیل زۆر داواکاری ئەوەیە کە لە ئێران دەستێوەردانی چەکداری بکەن بۆ هێرشی سەربازی بۆ سەرکەن بەڵام ئەمریکا ناچێتە ژێرباری وێ چونکو بۆی دەرکەوتۆ کە ئەوە ڕێگانەیە ئەوە دیتمان لە عێراق چی بوو بەسەر هات ئەو وەزعیەتە شپرزایە وە شڵەژاوی کە ئێمە لە عێراق دەبینین ئەوە نەتیجەی ئەو سیاسەتە غەڵەتەی بوو کە ئەمریکا لە ساڵی 2002دا پەروەردەی کردو لە 2003دا بە ئەنجامی گەیان و بوو بەهۆی وەی کە خەڵک بەڕاستی تووشی ماڵوێرانی بوون خەیدنا کە هێندێک لەوە بڵین بە گەندەڵی و بە هێندێک ئامرازی دیکە بە هێندێک شت گەیشتن بە هێندێک بەرژەمەندی شخصی و بنەماڵەیی گەیشتن بەڵام ڕاستەکەی ئەوەیە کە لە عێراقدا کاردانەوەیەکی زۆر زۆر خراپە بوو بە تایبەتی بۆ بزوتنەوەی کورد کە 60% لە خاچی باشووری کوردستانی ئێستا لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقدایە و ئەمە دیتمان لە کەرکووک و لە دەوروبەری کەرکووک لە ساڵی 2017 پاش ئەوەی کە ڕەفراندۆم بوو ئەمریکا و ئەوروپا زۆر بێدەنگمانەوە و زۆر بێتەفاوت بووە دیار بوو پێشتریش هەماهەنگی کراوە لە نێوە ئەوانە ئەوەیە مەبەستم ئەوەیە کە ئێران ئەوە زۆر باش دەزانێ ئێران لە ڕووی دیپلۆماسی و لە ڕووی سیاسیەوە هێندێک ئەزمونیان پێکهێناوە لە ماوەی ئەو 42 ساڵەدا
و بۆ دەتوانن لێکدانەوەیەکی ئەو تۆ بە خازانجی خۆیان بکەن لە بڵێ معادلاتی ناوچەیی و ناونەتەوەیی. بۆیە لە بەرجامیشدا ئێران هەروە وەخت تێپەر دەکا بۆ ئەوەکە لە ماوەیەکدا بتوانێت ئەو ئامانجەی کە بۆ خۆی لە بەرچاوی گرتۆ و وەک استراتژی دایمەزراندۆ پێ بگا. بڵێ کاغازیز اتحادیە ئەوروپا گفتوگۆگەلێکی جیاواز لە گفتوگۆگانی وێنی لەگەڵ کۆماری ئیسلامی دەست پێ کردووە. ئەوروپایەکان بە شوێن چه ئامانجێکەوەن؟ ئەوروپایەکان هەم لە دەوری پێش هەم پێش بەرجام هەم ئێستا ئەو دەمی 11 ساڵ بۆ توێژ بوو بڵێن 5 لەگەڵ یەک و ئێرانش لەلایەکی دانیشبوون هەم ئەو کاتە هەم ئێستاش ڕاستەکەی زۆر نەرم بوون بەرامبەر بە هەموو ئەو شتانێک کە ئەمریکا پێی وایە کە نابێ ببێ وەکو دەستێوەردان لە ناوچە لە وڵاتەکاندا وەکو دەستگەیشتن بە چەکی ناوەچی وەکو پەروەردەکردنی بڵێن موشکی بالیستیک ئەوروپایەکان بووان ئەوان زۆر بایەخیان بۆ شتان نەدا. ئەوەی کە بۆوان گرنگ بوو پێیان وا بوو کە دەبێ ئێران بۆی کە بتوانێت مەهار بکرێ بۆی کە بتوانێت کۆنتترۆل بکرێ باشتر ئەوەیە کە ئەوان ناچاری بکەن ڕێککەوتنامەیەک واژوو بکە و لێرەدا تەعهوداتێکی بۆ پێک دێ و دوور دەبێتەوە. ئێران بەکردەوە دوور دەبێتەوە لە دەست هاویشتن و لە دەستگەیشتن بە چەکی ناوەکی. ئەو دەمیش پێیان وا بوو ئێستا شە پێیان وایە ئەوروپایەکان. بەڵام ڕاستەکەی ئەوەی کە ئەوروپا زۆرتر بۆی گرنگە بەرژەوەندی ئابوووریەکانێتی. چونکو با من یەک شت بە بینەرانی خۆشەویستی ئەوە بڵم لە ماوەی 11 ساڵدا کەوت توێش هەبوو پێشتر و دیسانە کەشکاوە لەوەتی بایدن هاتوتە سەرکار و دیسانە کە دەنگۆی و توێش دەست پێکراوەتەوە ئەوروپایەکان و ئەوانە چوار لەگەڵ یەک دیسانەکە من پێم خۆشە ئەوە ئارسی ئێوە بکەم کە لە ماوەی ئەو 11 ساڵدا لەسەر میزی و توێش یەک جار باسی کێشەی مافی مرۆڤ لە ئێراندا نەکرا. یعنی یەک وڵاتی ئەوروپایی ئەمریکا ئەڵمان هیچیان رووسیا چین هیچیان باسییان لەوە نەکرد کە دۆخی ئابووری سیاسی ئەمنیەتی ژن کرێکار نەتەوەکان بڵین کەمایەتێ ئاینەکان لە چه وەزیەتێکدایە هیچ باسی وایە نەکردەوە بۆ ئەوروپا بەڕاستی ئەوەی بۆ مهمە. ئەمریکا کاسە هەر باسی ناکرد هەر ئەسڵ باسی ناکرێت دوایە مەودا بوو دەچینەوە سەرەوەی کە سیاسەتەکانی ڕابردوودا چۆن بۆ ئەوە. بەڵام ئەوە بوو کە ئەوروپا هەموو وڵاتەکانی ئەوروپایی بەبێ هیچ کەم و زیادێک هەمویان بە تێگڕایی لەسەر ئەو باوەڕان کە دەبێ کۆماری ئیسلامی بێ بگەڕێتەوە سەر بەرجام. مەبەستی سەرەکیشان چێلەوە مەبەستی سەرکیشانەوەیە کە بەڕاستی شەریکە گەورەکانیان و پەیوەندی باسرگانەکانیان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران دووپات بێتەوە دەست پێ بکەنەوە. یعنی چاوی لەکەن ئێستا لە تۆتال پێژۆ ڕێنۆ و ئەو سێ شرکەتە گەورانە زۆر شرکەتی چکۆڵە و نێوانی دیکەش هەمووی ئەوانە دۆخێکی زۆر گرانیان هەیە لەسەر ئەوە کە مشترێکی 85 میلیۆنی وەکو ئێرانیان لە دەست داوە. ئەوانە بۆیە پێیان خۆشە بە هەر شێوەیەک بە قیمەتێک بێ بگەڕێنەوە و ئێران بجێڕنەوە هەم ئەمریکا شل بێ کۆتا بێلەوەی و هەم ئێرانیش بڕێک ئێکتفا بکە بۆ شتانی کە ئەمریکا و ئەوروپایەکان لەسەر دەستیان داناوە. هیچ وەختێک ئەوروپایەکان باسی موشکی بالیستیک و کێشانەوەی ئێران لە وڵاتانی وەکو سوزانە لوبنان و سووریە و یەمەن و ئەوانە عێراق و ئەوانە ناکرد. وایە بەدوای هاتنی چین و بەدوای ئەو معامڵاتەی کە لەگەڵ کۆماری ئیسلامی لە چەند ساڵ ڕابردووە دەستی پێکردووە کۆمەڵێکی بە ئەنجام گەیاندووە پەیوەندی چین و ئێران چەندە کاریگەری هەیە لەسەر کۆماری ئیسلامی لەسەر ئەوەی کە کۆماری ئیسلامی خۆی لە ئەمریکا بە بێمنەت بزانێ. ئایا چین نتوانێت جێگەی ئەمریکا بۆ ئێران پڕکاتەوە بە نەزەرت؟ چین و ئەمریکا دوو دروستە چین ئێستا بۆتە خەریکە یعنی بە پێی هەموو لێکدانەوەکان و هەڵسەنگاندنەکان چەند ساڵی داهاتوودا چین دەبێتە وڵاتێکی زلهێزی لە ڕادەی ئەمریکادا و ئێستاش
لە ڕادە هیچ کەمتر لەوینێ بەڵام ئەوەی ڕاست بێت لە ڕووی ناونەتەوەیی چین ئەو لێهاتوویە و ئەو کردەوەی و ئەو هاسانکاری نییە بۆی کە بتوانێت بە کەیفی خۆی لە بڵین پەیوەندیەکانی ناونەتەوەییدا دەستهاویشتن بکات یعنی بۆ مانایە کە ئەگەر هاتوو بڵین کێشەیەک لە نێو چین و ئەمریکا ئەوڕۆ پەیدا بێ چین و ئێران پەیدا بێ چین ناتوانێت گەماروەیەکی ئابووری بەسەر ئێراندا بسەپێنێ و تەواوی وڵاتەکانی دیکەش بۆ لای خۆی ڕابکێشێ ئەوە تەنیا ئەمریکا دەتوانێت یعنی کەوابوو لە ڕادەی نانۆتەوەییدا ئەمریکا هەتا ئەلعانەکە ئەو بڵین باڵاترینی سیاست و دیپلۆماسیەکانی بەدەستەوەیە بە تایبەتی لە ئاستی ئابووریدا بەڵام بێزگەلەوە چین نیشانی داوە بۆ چەند ساڵەدا سەرەڕای ئەو ڕێکەوتنامەی 25 ساڵەکە واژۆیان کرد لەگەڵ ئێران بەڵام بەڕاستی هەرچی ئێمە بۆ لایەدین کەمتر بایەختەدا بۆ پەیوەندەکانی لەگەڵ ئێراندا چاوی لەکەن بۆ کڕینی ناوت بۆ ڕێگای ئەبریشان بۆ هەمووی ئەوانە چین بەڕاستی ئێرانی لە پەراوێز هاویشتۆ بڵین ژمارە و ئاماری کڕینی نەوت لە ئێران لە ساڵی 2009دا 6 میلیارد دلار بوو بەڵام لە ساڵی 2020دا کەمتر لە 250 میلیۆن دلار بوو زۆر 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 کەماتەوە ئەوە هەمووی دەردەخا کە چین بەڕاستی بایەخێکی ئەو تۆ بە پەیوەندەکانی لەگەڵ ئێران نادا و سیاست دەکات سیاستەکەش ڕاوەستاوە بزانێ لە 4 لەگەڵ یەکدا بەشداری دەکات لە وتوێژەکاندا بەشداری دەکات بەڵام هیچ کاتێک نە لە ڕابردوودا نە لە ئێستادا ڕەوشێک وە دەسەڵاتێکی ئەو توێلی خۆیان نیشان نەداوە کە دەربخا کە سیاستێکی دیاریکەری هەیە بەرامبەر بە ئێران و دیسانش دووپاتی دەکەوە هەمووی ئەوانش دەردەخا کە دۆخی ئێران دۆخی سیاسی و استراتیژیک بۆ ئێران بۆ دەوڵەتێکی زلهێز وەکو چین بایەخێکی ئەو توێنێ بۆ رووسیا شەروایە هەروەتر بەڵام دوو وڵاتی جیاوازن رووسیا بە شێوەیەکی دیکە چین بە شێوەیەکی دیکە دەوڵەتی ئیسرائیل لە ماوەی ڕابردووە و هەڕەشەکانی دەوڵەتی ئیسرائیل لە کۆماری ئیسلامی یەکێ لە باسە گەرمەکانی بەردەوام یان ئەتان بڵێن ڕۆژانەی میدیاکان بووە پێتان وایە دەوڵەتی ئیسرائیل بەردەوامی لەم هەڕەشەگەلە لە کۆماری ئیسلامی یا ئاکامی ئەم هەڕەشەگەلە ئێوە چاوەڕوانی چیەکەن یان ئاکامی ئەم هەڕەشەگەلە بەکوێگات ڕاستەکەی من بۆ خۆم وەکو شخص پێم وانەیە کە هیچ وڵاتێکی بڵێن دەرەکی بۆی هەیە پسێ دەست باوێتە نێو کاروباری ناوخۆی وڵاتێکی دیکە ئەوە پرەنسیپێکە لە ناو منشوری ڕێکخراونەتەوەی یەکگرتوەکانیشدا پەسەند کراوە خاڵی بڵێن 39 و 41 هەر باس لەوانە دەکات کە بەڕاستی کەس بۆ هیچ وڵاتێک بووی نییە کەوا بوو من پێم وانەیە من پێم وایە زیاتر پرسی کۆماری ئیسلامی زیاتر بە خەڵکەکەی خۆیەوە بەستراوەتەوە ئەوە کە ئیسرائیل بە دوایدا دەگەڕێ دەیهەوێ پێی وایە یعنی ئەوە هەموو ڕۆژێ باز لەوە دەکەن کە هێندەی نەماوە کۆماری ئیسلامی دەستی بگاتە چەکی ناوەشی و ئەوەش دیار نییە بەڕاستی چەندەیە ئایا ئێران بۆیە ئەو هەموو بڵین داواکاری ئوروپا و ڕێکخراوی ئێنەرژی ئەتۆمی و هەروەها ئەمریکا و ئەوانە ڕەت دەکاتەوە لەبەر خاتری ئەوەیە کە بڵین نزیک بۆتەوە لە چەکیناوەکی و ئەو جوورەیە کە ئیسرائیل باسی دەکا و ئیدعا دەکا لەوانەیە لە داهاتوویەکی نزیکدا دەستی بگاتە ئەوە پرسیارەکە کە دەبێت بەڕاستی ڕاستیەکان جوابی بدەنەوە کەس نازانێ یعنی تەنانەت ڕێکخراوی ئێنەرژی ئەتۆمیش زۆر بە ڕوونی و بە ئاشکرایی بۆ بە زەلالی ناتوانێت جوابی ئەو پرسیارە بداتەوە هەروەکی بۆ خۆشیان چوون و گەڕانەوە ئەوانە بەهەرحاڵ دەوڵەتی ئیسرائیل باز لەوە دەکا بەڵام هەتا ئەلان ئەمریکا نەچۆتە ژێرباری ئەو داواکاری ئیسرائیل ئەمە دیسمان پاژەوەی کە جۆرج بوشی 2 ڕۆیش لە پاش دووەمین دەورەی سەرۆکۆماری خۆی کاخی سپی بەجێهێشت دیتمان کە لە پاشان لە یەکێک وتوێژەکانی دەباسی لەوە کرد کە
ئیسرائیل لە ئاخرین مانگەکانی دەورەی سەرۆکۆماری جۆرج بوشی دوو داوای لێ کردو کە پێکەوە بچن هێرشێک بکەن بۆ سەر ئێران ئەگەرنا ئیسرائیل بۆ خۆی هێرش بکاتە سەری و جۆرج بوش قبوڵی نەکردو یعنی ئەوە دەگەیەنێ کە هەرە بڵێن لایەنە توندڕەوەکانی ئەمریکا کە بریتی بێت لە حزبی محافزەکار ئەوانیش لە ڕابردوودا نەچوونە ژێرباری ئەوەی کە ئیسرائیل دەبێ هێرش بکە بۆ سەر ئێران بە باوەڕی من هێرشکردن بۆ سەر ئێران لە ڕووی بڵێن ناوخۆیەوە ئەکامێکی زۆر خراپی دەبێت زۆر خراپی دەبێت لە ڕووی بڵێن سوزانم وروژاندنی ناسیۆنالیزمی ئێرانی لە ڕووی ئەوان فەریبی زیاتر لەلایەن کۆماری ئیسلامیەوە بۆی کە دیسانەکە وا نەفسا و وا جمهوری ئیسلامی و وا حوسێن و ئەوانە بکە دیسان بۆ ماوەیەکی دیکەش خەڵکەکە لە ژێر بڵێن دیکتاتۆرێکی زیاتر زەخت و گوشارێکی زۆرتر دابنێ بە هیچ شێوەیەک شار بە خازانزنێ ڕێگاکەی ئەوە نێ ڕێگاکەی بە باوەڕی من ئەوەیە کە وتوێژێکی ڕاستەقینە دیسانە کە پرسیارەکەی ئێوە دێتەوە سەرەکە ئەو وتوێژە ڕاستەقینە بەڕاستی ممکنە دەگەڵ ئێران چەندە دەکرێت جێبەجێ بێ وەدی بێ زەحمەتە بەڵام بە باوەڕی من ڕێگاش ڕێگای شەڕ نێ باشە کۆماری ئیسلامیە کە ئەم هەموو گیرۆگرفتەی لە ناوچەکە هەیە ئەم هەموو هەڕەشە و گوڕەشەی لەسەرە و تووشی ئەم هەموو دەردیسەرات کە بە تایبەت لە ڕابطە لەگەڵ وڵاتانی دراوسەی خۆی ئەوانە تحریکاتی سنووری ئازەربایجان چ واتایەکی هەیە لە کاتی ئێستادا بۆ کۆماری ئیسلامی دەزانن کێشەی سەرەکی ئازەربایجان لەگەڵ ئێران یا بڵێن ئێران لەگەڵ ئازەربایجان کێشەیەکی استراتێژیکی ئابووری و استراتێژی بڵێن ئەمنیەتی و سەربازی یەکەم لە ڕووی ئابووریەوە شەڕی قەرەباخ لە ساڵی 2020دا زەرەرێکی زۆری بۆ ئێران تێدا بوو بۆ دەسەڵاتی ئێران بۆ حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران بۆ مانایە کە ئێران خۆی ڕاگرت و خۆی دانابوو بۆ ئەوە کە لە ئەنجامنامەی نەهاییدا کۆتاییدا بتوانێت ئەویش وەکو زەلهێزێکی ناوچە وەکو دەوڵەتێکی دیاریکەری ناوچە بتوانێت لە ڕێکەوتنامەکاندا لە پەیمانەکانی کە دەگاتە سەر ڕێکەوتنامەیەک ببێ حزوری ببێ بەشدار بێ کە دیتمان ئەوە نەبوو رووسیە بوو تورکیە بوو ئازەربایجان بوو هەرمەنستان بوو ئەوانە چون بەڵام ئێران لە پەراوێز خرا کەوا بوو لەو تاریخەوە هەتا ئێستا ڕێگای ئابووری ئێران بەرەو ئوروپا شانسێکی هەبوو کە ئەو شانسە لە دەست چوو چۆن بۆ مانایە کە ئێران دەیهەوێت لەلایەن ئەرمەنستانەوە بەرەو کوردستان بڕوا و لەوێش بەرەو دەریای ڕەش بڕوا و لەوێش بەرەو ئوروپا یعنی هەموو بازرگانەکانی لەو خەتەدا بنێرێ بۆ ئوروپا نەفت و گازەکەی بفرۆشێ بۆ وڵاتانە ئەوە بوو کە دیتمانەوە سەری نەگرت و دوایە دەرکەوت کە لە بەرامبەر ئێراندا وڵاتێکی دیکە وەکو تورکیە هاتۆ و لەگەڵ ئازەربایجان پەیوەندی و هاوپەیمانی استراتێژیکی دامەزراندۆ ئەوە کە ئەو شتێک کە کۆماری ئیسلامی لێی دەگەڕا بووی پێک نەهات چونکە پێوا بوو کە ئازەربایجان وڵاتێکی شیعەیە دەسەڵاتێکی شیعەیە و هەندێک ڕابردووی بڵین فەرهەنگی و خاک و ئەوانەشی بۆ لەگەڵ ئێراندا و دەتوانێت پەیوەندێکی باشێ بوو بەڵام دەرکەوت کە وا نەبوو ئەوە لایەنێکی مەسەلەکەیە لە پاشان کێشەی خاک و نەتەوەیش هەیە لە ساڵی 1992دا کاتێک ئازەربایجان سەربەخۆ بوو هەندێک لە دەوڵەتکاوەکانی ئازەربایجان دەستیان کرد بەوە کە ئازەربایجان دوودانە ئازەربایجان دەبێت یەک بگرنەوە ئەو ئازەربایجانەی و ئەو پارێزگایانەی لە ڕۆژاوای ئێرانن دەبێت بێن پەیوەست بن بە ئازەربایجان وەوە گرانتەوە بوو بۆ دەسەڵاتداری ئێرانی ئێران بە زۆر پێی هەڵبەزینەوە پێیان شتێکی نالەبار و ناڕاست و نادروست بوو لە ڕووی سیاسی و استراتێژیکەوە
و هەروەها دیتمان کە ئەردوغانیش پارەکە چوو لەوێ شعری خوێندەوە و ئەوەش دیسانە کە قسەی لەکەوتەوە و بوو بە هۆی ناڕزایەتی. مەسلەیەکی دیکەشەوە بوو کە پاکستانیش لێرەدا پەیوەست بوو بە ئازەربایجان و بە تورکیا. بێجگە لە هەمووی ئەوانە ئەوەی کە ئێران زۆر لەسەری دەڕوات دووشتە. یەک ئەوەیە کە دەڵێ ئیسرائیل لەوێ حزوری هەیە یان ببوورن سێ دانیشتە. یەک حزوری ئیسرائیلە لەوێ و ئەوان تەحملی ئەوە ناکەن کە دەوڵەتی بە خەولی خۆیانەوەی کە دەوڵەتی کۆماری ئیسلامی دەڵێن ئێمە قبول ناکەین کە سەهیۆنیستەکانی ئیسرائیلێ لە ئازەربایجانێ لە بنە و پاڵەوەی ئێران لەوێدا جم و جۆڵی سیاسی و ئەمنیەت بکەن و ئەوە هەڕەشەیەکە بۆ سەر بڵێن خاچی ئێران بۆ سەر مەوجودیەتی ئێران و بۆ سەر ڕژیمی کۆماری ئیسلامی. لایش مەسەرە لای بەشی دووەمی ئەوەیە کە ئەوان پێیان وایە کە بەشێک لەو جیهادیستانەی کە لەلایەن تورکیەوە لە سوورێەوە هاتن بۆ شەڕی قەرەباغ پارەکە هەرماونەوە لەوێ و ڕایان گرتوون بۆەوەکە لە ڕۆژی مەبادادا کەڵچیان لێوەرگرن و بەکاریان بێنن بیان کەنە ئامڕازێک بۆ ئەوەکە هێرش بکەن بۆ سەر ئێران. مەسلەی سێهەمیش بریتە هەر لەو مەسلەی استراتێژیکی ئابووری کە باسم کرد زۆر گرنگە لەلایەن ئێرانەوە کە لە پەراوێز خراوە ئێران لە پەراوێز خراوە و ناتوانێت ئەو بەرنامە استراتێژیکانەی لە ڕووی ئابووریەوە بۆ ئوروپا بوو ئیدی بەدەستی بێنێ و پێی بگە و تەمەشا دەکا کە سێ وڵاتی زلهێز وەکو زلهێز کەنا هێزی سکۆلە بڵین وەکو پاکستان کە هێزی ناوەچی هەیە و تورکیە و ئازەربایجان بەرامبەر بە ئێران بە پشتیوانی ئیسرائیل ڕاوەستاون و ئەوە بڵێن کەش و هەوایەکی نالەبار و گرژی و ئاڵۆزێکی زۆری دروست کردو بۆ سەر ئەوانە. کاگەزیز بابینە سەر بارودۆخی عێراق دیارە ئەو بێسلاح شتە گرنگانەی ناوچەکە کە باسەکەین بێگومان یەکێ لە مهمترین شتەکانی مەسلەی بارودۆخی عێراقە و هەروەها هەرێمی کوردستانیش کە وەکو بەشێک لە عێراقەیە. هەڵسەنگاندنتان بۆ ئەم دوایین هەڵبژاردنەی کە بە هەڵبژاردننی پێشوەختی پارلەمانی عێراق ناوزەتکرا ئایا لە ساحەی سیاسی عێراقدا ئەم هەڵبژاردنە گۆڕانکاریەک دێنێتە ئاراوە یان بەگشتی ساحەی سیاسی عێراق دوای هەڵبژاردننی پارلەمان گۆڕانکاریکی بەرچاو بەخۆیەوە بینێ؟ لە پێش هەڵبژاردنەکەشدا ئەمە لە ساڵانی ڕابردوودا یانی لە ڕاستیدا لە 2023 بۆ ولاوە دەوڵەتی عێراق دەوڵەتێکی سەقامگرتوو نەبوو. کۆمەڵێک گرفتی هەبوو، گرفتی ناوخۆی، گرفتی ناوچەوەی، گرفتی ناونەتەوەی، بە تایبەتی دەستێوەردانی ئێران لە سەرەتاوە هەتا ئێستاکانە و لەم دوایانەشدا دەسەڵاتی تورک هاتوون و بڵێن لە هەموو بەشەکانی عێراق دەستێوەردان دەکەن و ئەوە دۆخێکی زۆر خراپی بۆ ئەو خەڵکە پێکهێناوە. بۆ یەکە نەکەر لە پاش ئەو هەڵبژاردنە بەڵام لە پێشتریشدا هەمیشە وڵات ئامادە بوو بۆ ئەوە کە خەڵک بەڕاستی ڕۆژێک لە ڕۆژەکان بێن بەرەنگاری ئەو ڕژیمە گەندەڵە ئەو ڕژیمە ناسەقامگرتوویە ببن کە حتا ئێستاشی دەگەڵێ هیچ یەک لە بەشەکان لە لایەنە دموکراتیزاسیۆنەکان لە عێراق وەدی نەهاتۆ. گەندەڵێکی بێداد عێراق لە چەندومین وڵاتەکانی سەرەتایی بڵێن گەندەڵی لە دنیادا. لە پاشان چەند ساڵەوەی پێشەمە دیتمان کە خەڵک ڕژانە شەقامەکان و خەڵک هاتن بەڕاستی بە زوتنەوەیەکی زۆری جەماوەری بوو، ڕووناکبیری بوو، دش بە فەقیری، دش بە تەوەڕۆم، دش بە بێکاری، دش بە گەندەڵی، دش بە تایبەتی بە دەستێوەردانی ئێران دیتمان کە کونسولگەرەکانیان لە نسەب و کەربەلا سووتاندن لە عێراقدا ئەڵەکانی کۆماری ئیسلامیان سووتان ئەوانەمان دیت. بەهەرحاڵ ئەوە هەمووی دەردەخا کە خەڵکی عێراق لە دەستێوەردەکانی دەرەشیدا زۆر ناڕازی و ئێران لە سەدری ئەوانەدا دانیشت و جێگرتووە. ئەوەیە کە دیتمان بەتایبەت هەڕەشە و گڕۆشەیەکی کە ئێران کردی و بەتایبەت ئەو
ئەزمونانەی کە بەخۆی بۆ سەرکردکردنی خۆپیشاندانەکانی ئێران ئیجەماوەری گەلانی ئێران بەکاری هێنابوو بڵێن ڕای جۆستەوە بۆ عێراقیش و حکوومەتی عێراقی فێر کرد کە چۆن بڵێن خۆپیشاندەرەکان لە شەقامەکانی بەغدا و شارەکانی دیکە سەرکوت بکە و بیان کوژێ و تەنانەت ئەو شتێک کە بە خۆی کردبووی دیسانەکە دووەمین خاڵی ئەزمونونەکەی کە ڕای جۆستەوە بۆ سەر عێراق ئەوە بوو کە بڵێن تێرۆر بکە سیاسەتی تێرۆر بەڕێوە بەرێ و گەنجەکان ڕووناکبیرەکان کەسایەتەکانیان بۆ شێوەیە لە بین دەبرد لە پاشانش دیتمان کە میلیشیایان پێکێنا وەکو حەشتی شابی وەکو بڵێن هێزەکانی دیکەی سەر بە خۆیان و ئەو هێزانە ئەوڕۆ ئەو هێزی جارانیان نەماوەتەوە و بێگومان ئەوە گۆڕانکاریە ئەو هێزانەی کە سەر بە دەوڵەتی کۆماری ئیسلامی بوون چ لە ڕووی سیاسەوە چ لە ڕووی بڵێن سەربازیەوە وەک جاران نەماونەوە ئەوڕۆ ئەوان بڵێن لاواز بوون و وێ دەچێ کە وردە گۆڕانکاری جددی بەڕێوە بچێ ئێستا بڵێن ئەو لایەنانی وەکو هاوپەیمانی فەتحوانە هەموویان ڕایانگەیاندۆ کەوانەی سەر بە ئێرانن هەموویان ڕایانگەیاندۆ لە کۆبوونەوەیەکدا کە بەجێیان گەیان کوتیان کە ئێمە دەرەنجامی ئەو هەڵبژاردنانە قبول ناکەین یعنی ناس لە ژێرباری بۆ هۆیەکەی ئەوەیە کە ڕاستەکەی دوو شر ڕوبەڕوویەک ڕاوەستاون یەکێکیان داواکاری خەڵکە بۆ دەربازبوون لەو دۆخە سەقپەستوی کە عێراق تووشی بوو کە بریتیە لە فەقیری بێکاری بێدەرەتانی بێ ئایندەیی سەرەڵایەوە کە عێراقەلان چوارمین دەوڵەتی نەفتی دنیاەیە بەڵام گەندەڵی و فەقیری ئەوەندە زۆرە کە خەڵکەی دی بێدەرەتان ماونەوە و ناچارن کە هەموو شتێک ڕەت دەکەنەوە با منم پێم خۆشە پەرانتێسێکیش بکەمەوە ئەوەی کە لەوێ کرا و لە هەموو بەشەکان بە کوردستانێشەوە بە هەموو بەشەکانی دیکەوە ڕاستەکەی وەکو هەڵبژاردننی 2017 فەڕەنسا دەچێت کە سەرۆکۆمار بۆ یەکەم جار کەسێک بوو بەبێ ڕابردوو چەند مانگ پێش هەڵبژاردننی سەرۆکۆماری حیزبێکی سیاسی پێکێنابوو و هاتوو بوو بە سەرۆکۆماری ئێرە و ئەوەی شتێکی تایبەتمەندی ئەو هەڵبژاردنە چ بوو ئەوە بوو کە حیزبە کلاسیکەکانی ئەو وەختی فەڕەنسا چ لە دەستی ڕاستەکان چ لە دەستی چەپیەکان بە شێوەیەشی زۆر بەرچاو لە پەراوێزکران یعنی هەمووی زۆر کەمتر لە 10% دەنگیان هێناوە یعنی شتێکی چاوەڕۆن نەکراو بوو ئەوە ئێستا لە عێراقیش ڕووی داوە خەڵکەکە داواکاری گۆڕانکاری ئەو گۆڕانکاریان لە بەرچاوەوە نات بە باوەڕی من بۆیە دەبێت چاوەڕێی گۆڕانکاری ببین چونکە خەڵکەکە شێلگیرن پشتگرن و لەسەر شەقامەکانن بۆیە ناچارە بێزگە لە هەمووی ئەوانە خەڵک بەڕاستی پێیان ناخۆشە دوو دەوڵەتی وەکو ئێران و تورکیەش بەتایبەت ئێران لە بەشەکانی عەرەبی و تورکیەش لەگەڵ ئێران لە کوردستان ئاوە دەست بخەنە نێو کاروبارەکان و تێرۆر بکەن و ئەوە تا ئەمە دەبینین کە لە دوایە دەگە بوو باسی دەکەینەوەنە هەرچی پێیان خۆشە بە خۆیان بڵێن حکم فەرمایی دەکەن لە کوردستان. کاغەزیز وەک خۆشتان وتان کوردستان بێبەری نییە یان بێبەش نییە لەو وەزعیەتێک کە ئێستا لە عێراقدا هەیە خاڵە بەهێز و لاوازەکانی حکوومەتی هەرێم دوای ئەم هەڵبژاردنە بەرامبەر بە حکوومەتی مرکزیە کە ئێوە هەلومەرج و وەزعیەتێک کە تیا قەراری گرگێتان باس کرد کامانە بڵێن لایەنە شتەکان لایەنە پۆزیتیڤەکانی کە ممکنە هەبێ زۆر کەمە بەڵام ئەگەر هەی بێت تەنیا ئەوەیە کە بڵێن حکوومەتی ناوەندی هێزەکانی کە پێشتر لە حکوومەتی ناوەندی بوون و ئەو ڕۆژ ئامادن لەسەر گۆڕەپانی سیاسی و پارلمانی ئەوانە زۆر کەس و لاواز بوون یعنی زۆر زەحمەتە پێکێنانی حکوومەتێک لەوانەدا هەموویان پێویستیان بە کورد هەیە بە هێزە کوردەکان هەیە کە ئەوانیش دیارە وەکو جارانێ ئەوانیش داری ئەو شتیان خوارد ئەو بڵێن ناڕەزامەندی و ناڕەزایەتی خەڵکیان خواردوو بەڵام ئەوە خاڵی بڵێن هەرە مثبەتە من پێم وانەیە هیچ شتێکی دیکە بێ بۆ
کورد لە پارلمانی داهاتووی عێراقدا بەڵام خاڵە لاوازەکان ئێمە وەختێک دەبیستین کە ئێستا لە چەند دەورەیە لە بەڕێز زیندویات مام جەلال تاڵەبانی کە بوو بە سەرۆکۆماری بڵێن بە پێی ڕێککەوتنامەیەک لەگەڵ هێزەکانی سونە و شیعە بوو بە سەرۆکۆماری عێراق و ئەوە بۆتە سنەتێک نەریتێک لەو وەختەوە هەتا ئەلعانەکە خەریکە ئەوە تێک دەچێت و تێکچوونی ئەوەش بەداخەوە سوچەکە دەگەڕێتەوە لایەنی کورد من پێم وایە ئەوە هەرچەندە کە سەرۆکۆمار دەسەڵاتێکی ئەو توێنێ بە پێی دەستوری عێراق بەڵام دیسانەکەش بوونی وەکو پرستیژێک باشترە بۆ ئەوەکە سەرۆکۆماری وڵاتێک لە کورد بێ بە باوەڕی من ئەگەر ئەوە بێ هەندێک ناچار کورد ناچار دەبێ امتیاز بدا جا امتیازەکان کامانان و بێگومان بە زەرری خەڵکی گەلی کورد لە باشووری کوردستان تەواو دەبێت من ئەوە بە هەڵسەنگاندنەوەیکی باشی لەسەر ناکەم و پێم وایە ئەوە لایەنی دووەمی نگاتیفی ئەو مەسلەیە ئەو بڵێن ڕەتکردنەوەی دەسەڵاتی ڕابردووی سیاسی لەلایەن خەڵکی سەرشەقامەکان ئەوەیە کە بڵێن خەڵکی جەماوەری خەڵکی عێراق و خەڵکی کوردیشی دەگەڵ بێ گەیشتونە دۆخێک کە هەمویان لەو وەزعیەتە نالەبارە هەتا حکوومەتێکی ڕێک و پێک دێ ئەوانە بێگومان زیان دەبن و خەڵکی کوردش لەوە زیان دەبە یعنی بڵێن ئێستا کوردستان باشووری کوردستان لە وەزعیەتێکی ئابووری زۆر خراپ ژیان تێپەڕ دەکات بڵێن ئیختلافی بڵێن چینایەتی لە نێو خەڵکدا یەکجار زۆر بۆ دەڵێن ئەو میلیاردێرانەی کە لە عێراقی پەیدا بوو لە ئەوروپایەش نێ کەوا بوو ئەوە لایەنی نگاتیفی ئەوەیە کە هەموو خەڵک هەتا پێک هاتنی حکوومەتێک کە وا بێ دەچێت کە زۆر جارێت زمانی لە پێش جاری پێش و زۆری گرتە تا ئەو حکوومەتانە جاری پێشونە دوو دەورە پێش ئێستا زۆری پێچوو هەتا توانین بە تەوافقێک بگەن کە سەرۆکۆمارێک دیاری بکەن بەڵام ئەو جارە ئەگەر وا بێ هێندەی دیکە وەزەکەش پرزە دەبێت بەتایبەتی لە باشووری کوردستان. بەڵێ کاک عەزیز من پرسیارم زۆر ماوە بەڵام کاتی بەرنامەکەمان هەر ئەوەندەی ئیجازەمان پێدات و ئەگەر ئێوەش موافق بن درێژەی قسە و باسەکەمان دابنین بۆ بەرنامەی داهاتووی بەرنامەی ڕوانگە و لەو بەرنامە بڕۆینە سەر مەسائلی مربوط بە کوردستان ئەگەر موافق بن. حتما کاکەژە بەسەر ساو زۆر سپاس بانگەشتی منتان کرد و هیوادارم کە ئێوە هەر بەردەوام بن لە کارەکەتاندا تەندروست بن بەتایبەتی لەو دۆخە نالەبارە تەندروستی کە ئێستا بەرۆکی هەموو دنیای گرتۆ ئەوەتە خوازم لە پێش هەمووشدا تەندروست بن. زۆر سپاس بۆ ئێوە کە لەم بەرنامە لەگەڵمان بوون. بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنامەیە ڕوانگە ئەوەی کە بینیتان بەشی یەکەمی قسە و باس و گفتوگویەک بوو لەگەڵ زۆر بەڕێز کاک عەزیزی ماملێ هەسوڕا و چاودێری سیاسی چەپ کە لە پاریسی وڵاتی فەرەنساوە لەگەڵمان بوو لە ڕێگەی سکایپەوە درێژەی ئەم قسە و باسە لە بەرنامەی داهاتووی ڕوانگەدا پێشکەش بە ئێوەی خۆشەویست دەکرێت. جارێکی تر سپاسدانەکەم کە تا ئێستا هاوڕێ بەرنامەی ڕوانگە بوو تا ڕوانگەیەکی تر کاتێکی شات.